بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێز ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی باس و خواز بە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتینەوە. ڕوخساری ئیسلام بە شوێنەوارەکانی کوردستانەوە تەوەری ئەمڕۆی بەرنامەی باس و خواز دەبێت. هەموو ئاین و ئیمپراتۆریەتێک کە دەچێتە هەر سنوور و شوێنێکەوە شوێنەوار و جێدەستی خۆی تا ڕادەیەک لەو شوێنەدا جێ دەهێڵێ بۆ دواتریش هەر بمێنێتەوە. ڕۆژەڵاتی ناوەڕاستیش مەیدانی یەکەمی دەرکەوتن و گەشەی هەموو ئاینە ئاسمانیەکان بووە. کوردستانیش وەک لانکەی دووەمی مرۆڤایەتی کە ئەم کاریگەری و شوێنەواری ئاینیەی زۆر بەڕوونی پێوە دیارە پێدەچێت یەکەم بەرکەوتە و ئاوێزانبوونی بەم ئاسەوار و شوێنەوارانە بگەڕێتەوە بۆ ئەو کاتەی کە کەشتیەکەی سەیدونا نوح کە نوێنەری هەموو مرۆڤایەتی بوو لەسەر خاکی پیرۆزی کوردستان لەنگەر و ئارام بگرێ. ئیدی دەگونجێ بڵین لەنگەرگرتنی ئەو کەشتیە و مانەوەی پاژماوەکانی یەکەم کاریگەری ئاین بێ بەسەر شوێنەواری کوردستانەوە. ئاینی پیرۆزی ئیسلامیش کە لە ساڵی هەژدەی کۆچیەوە هاتۆتە کوردستان کاریگەریەکی فرەی بە ڕوخساری شوێنەواری کوردستانەوە جێهێشتووە. لە پاژماوەی چەک و کەرەستەی سەربازانی سوپای ئیسلام تا مانەوەی گۆڕی هاوڵانی پێغەمبەری خودا و دروستکردن و ئاوەدانکردنەوەی شوێنەکان. ئایا کورد لە شارستانیەتی ئیسلامیدا چی پێ بڕاوە؟ چەندێک لەو شوێنانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەن و کاریگەری ئیسلامیان پێوە دیارە چەندیان بەر کوردستان کەوتون؟ بۆچی ئاین زیاتر لە دەوڵەت و هێزەکانی تر کاریگەری زیاتری لەسەر شوێنەوار داناوە؟ جگە لە ئاین لە کوردستان چه شوێنەوارێکی تر هەیە؟ ئایا لە کوردستان شوێنێک هەیە بە ناوی شوێنەواری ئیسلامیەوە ناونرابێ؟ شوێنەوارە بەجێماوەکانی ئیسلام لە کوردستان گزارش لە چی دەکەن؟ کورد چۆن بتوانێت سوود لە شوێنەوار و پاژماوە ئیسلامیەکان وەربگرێ کە لە وڵاتەکەی خۆیدا بوونیان هەیە؟ بەڕێزان بۆ وەڵامی ئەم پرسیارانە و چەند پرسیارێکی تر وە گرنگی و بایەخی ئاسەوار لە هەر دەوڵەت و میلەتێک میوانداری زۆر بەڕێز شوان محەممەد سابیر ماستەر لە شوێنەوارناسیم کردووە. پاش ناوبرێک لەگەڵ میوانەکەم تاوتوێی ئەم پرسانە دەکەین. بینەرانی بەڕێز دووبارە سڵاو. بەڕێز کاک شوان محەممەد سابیر زۆر بە خێربەی بۆ بەرنامەی باس و خواست. بەناوی خوای گەورە و دلۆڤان سپاس بۆی و سڵاو لە بینەرانی بەڕێزیش سپاسانەکەم بۆم دەرفەتە. بێگومان باسکردن لە بابەتی شوێنەوار و باسی شوێنەوار نەک هەر لە دەورانی ئیسلامی بگرێت پێش دەورانی ئیسلامیش نەک هەر لە هەرێمی کوردستان ئەتوانم بڵێم لە سەرتاسەری جیهان لە ئەمڕۆدا یەکێکە لە هەرە گرنگترین بابەتەکان و هەروەها زۆر بە چاوی گرنگی پێدانەوە لەسەر شوێنەوار دەڕوان. لە ڕوانگەی گرنگی ئەم بابەتەوە میوانداری زۆر بەڕێزمان کردووە بۆی باز لە شوێنەوار ناسی بکەین ئاسەوارەکان. سەرەتا پێشەوەی بچینە سەر تەوەری بەرنامەکەمان کە کاریگەری ئیسلام بەسەر شوێنەوارەکانی کوردستان پێمان خۆشە ئاماژەیەک بە زانستی شوێنەوار ناسی بکرێن. پێناسەیەکی ئەم زانستە و کەی دەرکەوتووە و ڕۆڵی لە ژیانی مرۆڤەکانە چییە؟ خۆی زانستی شوێنەوارناسی ئەگەر پێناسەیەکی سادەی بکەین نتوانم بڵێن هەمیشە لێکۆڵینەوە لەسەر ئەو پاشماوەی ژیانی مرۆڤەکانی ڕابردووە کات. لە کاتێکا خۆی زانستێکە هەمیشە لە بابەتە کۆنەکانە کۆڵێتەوە، بەڵام خۆی زانستێکی نوێیە. توانم بڵێن بە بەراورد بە مێژووی زانستەکانی تر مێژوویان زانستە لە کۆتاییەکانی سەدەی هەژدە و سەرەتای سەدەی نۆتە لە کۆتاییەکانی 1800 وەکو زانست وەکو عیلمێک لە ناو زانکۆکانەکەەوە پێناسەکراوە. لە ئەوروپا زیاتر ئەم زانستە پێناسەکرا و هاتوتە ناو منهەجی خوێندن و زانکۆوە. بەڵام بە شێوەیەکی گشتی خودی پێک هاتەی زانستەکە بریتە لە هەموو لێکۆڵینەوە و دیراسەکردنی هەموو ئەو پاشماوە شوێنەواریانەی مرۆڤ لە دەورانەکانی ڕابردوو و هەروەها گرنگیدان بەو جێگەدەستانەی مرۆڤ لە کۆنترین خاڵی ژیانەوە هەتاوەکو 200 ساڵ بەر لە ئێستەی تەمەن. هەموو ئەو پاشماوە شوێنەواریانەی مرۆڤ لە دێرینتری زمانەوە تا 200 ساڵ بەر لە ئێستەی تەمەن ئەچنە قاڵبی زانستی شوێنەوارەوە یان کەسێکی شوێنەوار نازیان کەسێک کە لە واری شوێنەوارا دەبێ ئیشکا دەتوانێت تا ئەو شوێنەرانەی ئەو پاشماوە شوێنەواریانی کە بەر لە 200 ساڵ بەر لە ئێستەی تەمەن بنیات نراون یاخود بەجێماون ئیشکات. ئەمە بە شێوەیەکی گشتی پاشماوەی باسی زانستی شوێنەواری چکە من هەمیشە ئەمەم وتووە بەڕاستی
زۆر گرنگە خەڵک شوێنەوار بناسێت چکە ئێمە ئێستاکە کە باز لە زانستی شوێنەوارەکەن یاخود باز لە پاشماوە شوێنەواریەکانەکەین بەشێکی زۆری خەڵک هێشتا نازانێت ئەسڵن خودی شوێنەوار چیە و مەبەز لە شوێنەوار چیە بەچی دەوترێت شوێنەوار هەروەکو باسم کرد بۆی ئەوە لە خەڵک بۆ خەڵک ڕوون بێتەوە کە ئێمە بەسمان لە شوێنەوار بریتە لەو حەزارەت و لەو شارستانی و لەو دەزڕنگینی و لەو پاشماوە شوێنەواریانەی جا بیناسازی بن هۆنەر و نەخش و نیگار بن یاخود زەخرەفە و قاڵی باف و هەر جۆرێکی تر لەو پاشماوانەی کەوا بەهۆی مرۆڤەوە لە ئەنجامی ژیانی مرۆڤەوە لە سەدەکانی ڕابردوو لە پێش زاینەوە لە دەورانی زایانی و دەورانی ئیسلامیەوە هەتا 200 ساڵ بەر لە ئێستەی تەمان ئەشنە قاڵبی زانستی شوێنەوارناسیەوە و بەشێکن لەم زانستە هەموو ئەمانەش بریتین لەو سەروەتە نیشتیمانی کە هەرگەل و نەتەوەیەک ئەگەر بێوێ شانازی بە ڕابردوو بە مێژوو بە هەیمەنەی خۆی بکات لە ناو هەوارگەکانی ژیانە کە ئەمانش هەموو بریتین لەو پاشماوە شوێنەواریانە بۆیە زەرورە خەڵک پاشماوەی شوێنەواری و زانستی شوێنەواری و شوێنەوارەکان جیاب کاتەوە لەو شوێنانەی کەوا هەروەکو پاشماوەی یاخود خشمە خاصەکەەوە ئیتر ئێمە چۆن بتوانین کەرەستەیەکی بەردەستی خۆمان بە شوێنەوار بناسیێنین ئایا پێویستمان بەوەیە کە ئەم شتە لە سنوورێکی جوگرافیا بێ یا زەمانێکی مێژووی بەسەرا تێپەڕی بە یا بیر و باوەڕێکی ئاینی لەبارەیەوە هاتوێ یا هەر شتێکی تر کە مرۆڤەکان هەیە خۆی بابەتی شوێنەوار بۆەوەی کەسێک کە بتوانێت شتێک بە شوێنەوار بزانێت یاخود شتێک کە پێی وترێ شوێنەوار ئێمە هەمیشە خۆی شوێنەوارەکان لە هەموو شوێنەکانین شوێنەوارەکان کەوت مامریتین لە پاشماوە شوێنەواریەکانی مرۆڤیش لە هەموو شوێنێک ناژی هەوارگەکانی شوێنەوار ئەو شوێنوانەی پاشماوەی شوێنەواریان لێ بەجێ ماوە یاخود پاشماوەی شوێنەواریان لێ هەیە لە هەموو شوێنێک ناکە یعنی لە وەسەتی بیابانێکا کەوا شوێنی سەرچاوی ئاوی نیە سەرچاوی ژیانی نیە لە ڕووی تەندروستیەوە باش نییە تۆ ناتوانانی پاشماوی کۆشکێکت دەستکەوێت یاخود پاشماوی شوێنەوارێکت دەستکەوێت بە شێوەیەکی گشتی پاشماوە شوێنەواریەکان هەوارگەی پاشماوە شوێنەوارەکان یاخود کەنار و لێواری ڕووبارەکانە یاخود لە شوێنەواری پاشماوەکانی مرۆڤ لە دەورانی بەر لە زاین کە ئەشکەوتەکانە یاخود هەموو ئەو پاشماوە شوێنەوارانی کە لە گردەکان و لە دەشتایەکان لە ئەنجامی تێپەڕینی چەندین سەدە بەسەر پاشماوەکانی ژیانە کە بە شێوەی گرد و تەپۆڵکە و کەلاوە ماونەتەوە ئەمانە یاخود قەڵا سەختەکان و بناری چیاکان و بانە بەرزەکان کەمانە لە کۆندا بە تایبەتیش لە دەورانی پێشزاین و پێشکەوتنی تەکنۆلۆژیا لە ڕووی سەربازی و مرۆڤەکان بۆی بتوانن بەرگری لە خۆیان بکەن هەمیشە پێگە و پەناگەکانی مرۆڤەکان ئەو شوێنە بەرزانە بوو بۆی بتوان لە هێرش و پەلاماری ناوخۆی یاخود مرۆڤی حتا لە ئاژەڵ و لە سەرما و لە لافا و هەر حاڵەتێکی و دیاردەیەکی سروشتی خۆیان پارێزن سوودیان لەوەرگتو بۆیە هەمیشە کاتێک تۆ لە ئەشکەوتێکە پاشماوەیەک ئەدۆزیتەوە یاخود بەردێک ئەدۆزیتەوە یاخود حاڵەتێک ئەدۆزیتەوە ئەمە زیاتر واریترە لەوەی کە پاشماوەیەکی شوێنەواریە یاخود لە کەنار ڕووبارێکە کەلاوەیەک دەرەکەوێتەوە یاخود لەسەر تەپۆڵکەیەک ئەبینین دەشتایەکی پان و بەرینمان هەیە بەڵام لەم دەشتایە پان و بەرینە گردێکەیە ئەم گردە سروشتیش نییە ئەو کاتە تۆ زۆر ئاسان درک بەوەکەی کە ئەم پاشماوە شوێنەواریە جێگە دەستی مرۆڤەکان و ئەم گردە لە خۆیەوە نابێت دروست بوو بێت بەهۆی جوگرافی نەکەونێ والحاصل نیشانەکانی پاشماوەی شوێنەواری ئەگەر بتەوێ بە دەقیقی ئیشیان لەسەر بکەیت کۆمەڵێک لەو بنەمانی کێسە باسمان کرد ئەکرێت ببنە هەوێنێک بۆ ناساندی شوێنەوارەکان یاخود ناسینەوەی شوێنی شوێنەواری بەپێی قسەی جەنابتان بێکەواتە هەر شتێ بەرکەوتەی مرۆڤی لەگەڵان نەبوو بێ یان حاڵەتێ نەبوو مرۆڤ خوڵقاند بێتی پێی ناوترێ شوێنەوار هەموو زانستێک تایبەتمەندی خۆی هەیە ئێمە زانستی ئارکۆلۆژی شوێنەوارناسی علمی ئاسار هەمی ئەبێ پاشماوەی شوێن یاخود جێگە دەستێکی مرۆڤی تێدا بوو بێت لە ئەنجامی هۆکاری ژیانی مرۆڤەوە ئەبێتە پاشماوەی شوێنەواری ئەگەر بۆ نمونە هەزاران ئەشکەوتمانی ئەمە لە کوردستاندا ئەشکەوتی شانە دەرمانێ ئەشکەوتی هەزارمێردمانێ ئەشکەوتی زەردیمانێ کەوانە ئەشکەوتی شوێنەوارین خۆ لە ئەسڵا خودی هەموو ئەشکەوتەکانی کوردستان هەر کۆن و لەوەتەی پێ ئەو بارەدۆخە جوگرافی جیۆلۆجیەوە کە دروست ئەشکەوتەکان هەمویان هەر کۆن بەڵام ژیان لە ناو ئەشکەوتەکانە فەرقی هەیە واتە ئەگەر شوێنێک هەر خودی شوێنەوارەکە کۆن بێت یاخود شوێنەکە کۆن بێت ئەمە مناچێتە قاڵبی شوێنەوەرە مەگەر ئەوەی کەوا مرۆڤەکان لەوێدا ژیابن یاخود دەستکاریان کرد بێ حەزارەت و شارستانیەتیان تێدا دروست کرد بێ ئەمە ئەچێتە قاڵبی زانستی دۆزینەوەی پارچەیەک لە ئێسکی گیاندارێکی نەناسراو لای مرۆڤ یان ناسراو بێت و تیاچوو بێ ئەمە کە ئاوا وڵاتان بە گرنگیەوە لەم ئێسکە ئەڕوان و لێکۆڵینەوە و تا لە تاقیگا
تاقیکردنەوەی بەسراکەن ئەمە ناچێتە قاڵبی شوێنەوارەوە خۆی ئێمە ئەنگڵشناسیمانەیە لە شوێنەوارناسی واتە لێکۆڵینەوە لەسەر پاشماوەی شوێنەواری جەستەی مرۆڤ یاخود جەستەی هەر ئاژەڵێکی تر کەوا ئەمانە بەشێکن لە زانستی شوێنەواری مەگەر چۆن ئەڵی با بڵێن لە هاوارگەیەکی ژیانی شوێنەواریە لە یەکێک لە کەلاوەکانە پاشماوەی ئێسک لە گۆڕێکا دەرەکەوێت بێگومان بەشێگەیە لە زانستی شوێنەوارناسی کە ئەنگڵشناسیە بۆ ئەوەی بتوانێت مێژووی ئەم ئێسکە و مێژووی جۆری ئەم ئێسکە وەروەها هۆکاری مردن یاخود هەر شتێکی تر لەو بابەتە بێگومان ئەمە شێتە قاڵبی شوێنەوە بەڵام ئەوەی کە تۆ بتەوێت ئێسکی دینەسوورێک یاخود گیاندارێکی نامۆ کە ئەدۆزرێتەوە ئەمانە وەکو زانستی شوێنەوارناسی نین بەڵکو ئێمە زانستی بایۆلۆژیمان هەیە جیۆلۆژیمان هەیە مەسەلەن ئاژەڵناسیمان هەیە کۆمەڵێکی تر لەو زانستانە کاوان پسپۆڕی خۆیان هەیە ئیش لەسەر کاکشوان ناوچە شوێنەواریەکان کامانن یا بەچی دەگوترێ یا ناوچە شوێنەواریەکان لەکوێدا هەن لە چه شوێنێکدا هەن کە ئێمە بتوانین بیان ناسینەوە خۆی ناوچە شوێنەواریەکان ئەمە زۆر گرنگە مرۆڤ بتوانێت ناوچە شوێنەواریەکان چۆن بناسێتەوە بۆ نمونە وەکو پێشتر باسم کرد ئەو هەوارگانەی هەر لە گردەکان و قەڵاکان و گۆڕستانەکان و ئەشکەوتەکان و کەنار لیوارەکان و وەروە بانە بەرزەکان ئەمانە ناوچەی شوێنەواری بەس تۆ چۆن بزانیت یاخود گومانت بۆ بڕوە ئەمانە شوێنی شوێنەواری کۆمەڵێک بەڵگە زۆر سادەیە یان جاری وهەیە جوتیارێک لە ڕێگەی سوتفەوە یاخود کەسێک لە ئەنجامی دروستکردنی بیناسازیەک پاشماوێکی شوێنەواری ئەدۆزرێتەوە و لە ئەنجامی ئەو پادەرکەوتنی پاشماوە شوێنەواری و لێکۆڵینەوە لە لایەن تیمەکانی شوێنەوار دەرەکەوێت کە ئێرە حەزارەتێک بۆ شوێنەوارێک لێرەوە بووە یان بە پێچوانەوە لە ئەنجامی هەڵکۆڵینێکی زانستی لە لایەن تیمێکی دیاریکراوە کە هەڵکۆڵین لە شوێنێکی شوێنەواریەکەن لە ئەنجامی دەرئەنجامەکانی ئەم هەڵکۆڵینە شوێنەواریە بۆ نمونە لێرەیە باز لە شوێنەوارێکی تر کراوە یاخود بەهۆی نیشانە و بەڵگو ڕموزاتەکانی ئەم دەرهاویشتەی ئەم تەنقیباتەوە بۆ دەرەکەوێت لە فلان شوێنی شوێنەوارەیە بۆیە تۆ بتوانانی لەوێ شوێنەوارێکی تریشت دەزەکەوێت یاخود دەتوانی ئەو شوێنەوارەش تریش کەشف بکەی یاخود یەکێکی تر لە بەڵگەکان زۆر جار لە کوردستانیش ئەو نمونانەمان زۆرە ئەچیتە شوێنێک بۆ نمونە هەموو کەس هەموو ڕەنگەکان با بڵێنیان هەموو ناوەکانی ئەو ناوچەیە حاڵەتێکی ئاساییان هەیە ناوی کوردین یا ناوی محلی ناوچەکەن یا ناوێکی وازحن و ئەکرێت تۆ پێناسە و تعریف بۆ ناوەکەیان بکەیت بەڵام ئەبینی ناوێک یاخود گردێک قەڵایەک ناوچەیەکی جوگرافی ناوێکی جیاوازی هەیە بە وردبوونەوە یان ئینسانی شوێنەوارناس دەبێت لێرەیە هەڵوێستە لەسەر ئەو حاڵەتانە بکات بۆچی ئەبێ ئەم شوێنە ناوەکەی جیاوازتر بێت لە شوێنەکانی تر ئایا دەرئەنجامی ژیانێکی ڕابردوونیە پێوەی ماوەتەوە ئەمەش زۆر جار بوونی ناو هەر خودی ناوی شوێنەکان ئەبێتە بەڵگە بۆ شوێنی دۆزینەوەی شوێنەواریەکان یاخود زۆر جاریش کە ئەمە زۆر واریدە و زۆریش یعنی بەڵگەیەکی زانستین زۆربەی ئەو پاشماوە شوێنەواریانە کەلاوەکانیان لەسەر زەوی ماوەتەوە ئەبینین قەڵایەکە بەشێکی زۆری لەسەر زەوی ماوەتەوە یاخود مزگەوتێکە یاخود قەیسەری خان یان هەرش پاشماوەیەکی تر گوندێکی شوێنەواری گشت و کاڵیە ماوەتەوە پاشماوە شوێنەواریەکانی لەسەر زەوی ماونەتەوە و تۆ زۆر بە ئاسانی ئەتوانی دەستنیشانی پێیت کە بەڵێ ئێرە شوێنێکی شوێنەواریە بەڵێ کوردستان لەکوێ ئەم هاوکێشەدایە یان گرنگی کوردستان وەڵاهی کوردستان لە پێشەکەی جەناب تاگەێ لێ بکەوت فەرموتان وەکو کوردستان وەکو دووەمین هاوارگەیژانی مرۆڤایەتی من ئەتوانم بڵێم هەر کوردستان ئەتوانین ئەوەندە بەڵگەی زانستی شوێنەوەریمان لە بەردەستای کە بڵێن یەکەمین هاوارگەیژانی مرۆڤایەتیش بووە چونکە ئێمە کۆنتترین شارستانیت لە مرۆڤایەتی یاخود کۆنتترین حەزارەتی دنیا کەوا ژیانی تێدا دروست بوو وەرەوە دواتر زمانیان دروست کرد و سیستەمی دەوڵەتەشاری و قانون و یاسایان دروست کرد ناوچەی بین النەهرینە وڵاتی نێوان دوو ڕووبار شارستانیەتی سۆمەریە دواتریش بەپێی ڕیزبەندی ئەو حەزارەت و سولالانەی کەوا لەوێ هەبوون بەڵام ئەبینین ئەمانە لە 5,000 ساڵ بەر لە ئێستەی تەمەن باشە لە شارەکانی ئور و وەرکا و ئەریدۆ و نوفەر ئەمانە ئەم شار و دەوڵەتە شارانە دروست بوون و بوونە بناغەی شارستانەتی هەموو جیهان بەڵام قەت ئەو پرسیارەمان لە خۆمان نەکردو ئەی مرۆڤەکانی 6,000 ساڵ بەر لە ئێستەی تەمەنی شانە دەر و هەزار مێرد و زەرزی ئەو مرۆڤانی کەوانیان دەرتاڵ یان پێوتری یاخود لە ڕوویزانسیەوە بۆ ناوەناسنە لە شانە دەرژیاون لە چیاکانی زنجیر چیاکانی بە هەورامان و لەولاشەوە بۆ ناوچەکانی سوورێن و لەولاشەوە تا ئەگاتەوە ناوچەک پارێزگای هەولێری ئێستا و ناوچەکانی برادۆست ئەی ئەو مرۆڤانەی ئەم سەردەمە لە 6,000 ساڵ بەر لە زاینەوە بوونیان هەبوو بۆچی لە موقعێکی زەمەنیە هەتا 15,000 ساڵ بەر لە زاین دەمێن و پاشان کۆتاییان پێدێت من ئەتوانم بڵێم با پیرەی
باپیرە و کەسوکاری هەموو ئەو حەزارەتەی کەوا لە بین النەهرین یان لە وڵاتی سۆمەر کەوا بوونەتە بناغی حەزارەتی هەموو جیهان هەموو خەڵکەکەی کوردستانی ئێستا بوون و هەروەها لە ڕووی زمانەوانیشەوە ئەگەر لەم بابەتە وردبینەوە بەڵگەی زۆرمان لە بەردەستە کە ئەتوانین بیسەلمێنین سۆمەریەکان ڕەچەڵەکی ئەسلیان یا خۆ یەکەمین و نزیکترین هەوارگە بۆەوەی کەوا گونجاو بێ بڵێن سۆمەریەکان لەوێەوە کۆچیان کردو بۆ باشووری ئێستای عێراق و زیان سەرزەوی کۆنی بینە نەهرین کوردستانی ئێستایە هەر لەبەر لەم سۆنگەیەشەوە کوردستان لە سەرەتاییترین هەوارگەی ژیانەوە هەتاوەکو هاتنی ئاینی پیرۆزی ئیسلام و بگرە هەتاوە کۆتایی ئیمپراتۆریەت و خلافەکانی ئیسلامی و وەروە دەوڵەت و میلیشنە کوردیەکان کە بەشێکیان بۆ 200 ساڵ و بگرە 250 ساڵ بەر لە ئێستای تەمەنی ژەوراتەوە لە تەواوی وێزگەکانی ژیانی مرۆڤایەتی لە تەواوی شارستانیەت و حەزارەتەکانیشا شوێنەواری ئیسلامی بوونی هەبووە و هەروە لە کوردستان تەواوی پاشماوەی ئەو شوێنەواریە دەورانەی تێدا بەجێما. بەڵێ کاک شوان کورد وەکو یەکەمین کارکتەری خوڵقێنەری شوێنەوار بەڵام ئاین چ ڕۆڵێکی هەبووە لە خوڵقاندن و هێنانە کایەی شوێنەوارەکان وەگەزانین ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە شێوەی گشتی و کوردستان بە شێوەیەکی تایبەتی لە هەنگەی هەموو ئاینە ئاسمانیەکان بووە. ئەم کاریگەری ئەم ئاینانە لە دروستکردن و هێنانە کایەی شوێنەوارەکان چی بووە؟ بڵێ خۆی شتێکی زۆر جوانە ئاماژە پێدا دین شتێکە مرۆڤ لەوەتەی هەبووە نەیتوانی و بەبێ دین بژیت جا ئەو دینە ئەگەر دینێک بێ ڕۆژپەرستی بوو بێ یا خۆت لە دینەکان بە پێی زۆربەی دینەکانی دنیا ئیتر بتپەرستی بوو بێ یا خود لە زۆربەی دینەکانی ئاسمانی کە تاکپەرستی بووە مرۆڤ ئیلانا دەبێ خۆی وابەستەی هێزێکی سروشتی کردو خۆی وابەستەی هێزێکی با بڵێن غیر لە دەسەڵاتی خۆی کردو بۆی بتوانێت خودی خۆی پێ ئاسوودە بکە ئەبینین کۆنترین دیاردەکانی دین یاخود کۆنترین نیشان و بەڵگەکانی دینداری کۆنترین ئەو حاڵەتانی کەوا لە مرۆڤ وەکو مەسەلەی دینداریە باسەکرێ لە هەر لە شارستانێتی سۆمەر و لە سەرزەوی ئێستای کوردستانی خۆشمانە بۆ نمونە دایک وەکو یەکێک لە کەسایەتە پیرۆزەکان ناسێنراوە یاخود پەیکەری خوداوەندی دایکە بووە دواتریش ئەچێتە قاڵبی ڕۆژپەرستی و خۆرپەرستی و تا ئاگاتە ئاینی پیرۆزی ئیسلام و پێژانی پیرۆزی ئیسلامیش ئەو دینانەی تری ئاسمانیەکان هەبوون ئەم دینە مرۆڤ بۆ ئەوەی خۆی ئاسوودە بکا بەم دینە بۆی بتوانێت لە خاڵقی دینەکەی یاخود لەو دەسەڵاتە غیبێ دینەکەی خۆی پێ ئاسوودە بکات چیەکە بێ هەوارێک دروستکا بۆی لەوێ دینداریەکەی بکات واتە خودی دینەکە هۆکارێک بۆەوەی باڵەخانەیەک بینایەک یاخود شوێنێک بکات بۆی چی بکات بۆی بتوانێت لەوێ دیندارەکەی خۆی بکات لەوێ عیبادەت و ستایشی ئەو دینەی کە هەی بۆ بیکات باشە لەگەڵ ئەوەشا هەر خودی دینەکە کۆمەڵێک مەراسیمی پێویستە ئەم بوونی مەراسیمەش یاخود ئەم بوونی دینە ئەم بوونی مەراسیمانە ئەبنە بەشێک لە کەلتوری کۆمەڵایەتی ئەبنە بەشێک لە کەلتوری ناوان مرۆڤەکان جا کەلتورەکەش ئەبێتە دیسانەوە بێتەوە بەشێک لەو پاشماوە شوێنەواری ڕەنگە تۆ ئەگەر کەلتورێکە دەبێت پێویستکە مەراسیمێکی گەورە دروست بکەیت بۆ دینەکەت کەواتە بێ بینایەکی گەورە یاخود ئەبێ نەخشێک و مەدانێکی گەورە بۆ دینداریەکە دروستکە دیسانەوە ئەم دینە بێتە هۆکار یاخود ئەبێتە بەشێک لە پاشماوە شوێنەواریەکان. کاکشوان ئەمە دەواازەیەک بوو بۆ ئەوەی ئێمە بە کاریگەری دینەکان و شوێنی جوگرافی نزیک ببینەوە لە کاریگەری ئیسلام یا ڕوخساری ئیسلام بە شوێنەوارەکانی کوردستانەوە سەرەتایمە پێمان خۆشە بزانین بەچی دەگوترێ شوێنەواری ئیسلامی و جیاوازی ئەم شوێنەوارە ئیسلامیە لەگەڵ شوێنەوارێکی ترا چیە و چۆن لە یەکیان جیا بکەینەوە. بەڵێ بێگومان ئاینی پیرۆزی ئیسلامیش وەکو یەکێک لە جوانترین و گرنگترین و فراوانترین و گەورەترین ئاینەکانی ڕۆژگاری خۆی و بگرە ئێستەش لەگەڵ دەرکەوتنیە یەکێک لە گرنگترین ئیشەکانی ئاینی پیرۆزی ئیسلام ئازادکردنی ناوچەکانی دەوروبەری بوو پاشەوەی لە ساڵانی 15 کۆچی تا ئاگاتە 22 کۆچی فتوحاتی ئیسلامی بەرەو ناوچەکانی باکووری جەزیرەی عەرەبی دەست پێکا لە سەردەمی خەلیفەی عومەری کوڕی خەتاب و سەردەمی ڕاشیدین ئەمە کوردستانی ئێستا یاخود سەرزەوی کوردستان بە هەر چوار پارچەکەیەوە ئەبێتە بەشێک لەو شوێنەی کەوای سوپای ئیسلام لە پێش زۆربەی شوێنەکانی ترەوە پاش ڕزگارکردنی ناوچەکانی بەسڕە و کوفە و بەرەو سەر هاتن ئەگاتە کوردستان بێگومان ئاینی پیرۆزی ئیسلام ڕۆڵێکی زۆر گرنگی گێڕاوە لە بەرەو پێشبردننی شارستانیەت و فراوانبوونی حەزارەت ئێمە لێرە پێم خۆش شتێک ڕوون بکەمەوە ئەویش ئەوەیە ئێمە دەورە تاریخیەکان یاخود پاش ئەو زەمەنە تاریخی کە هەمانە ئێمە دەورانی پێش تاریخمانەیە
دەورانی تاریخیمانەیە دەورانی ئیسلامیمانەیە واتە هەر خودی هاتنی ئاینی پیرۆزی ئیسلام لە ڕووی مێژوویەوە لە زانستی شوێنەواریشە بە فەترەیەکی زەمەنی دارێک کە ئیتر لە دەرکەوتنی ئەو ئاینی پیرۆزی ئیسلامەوە هەر پاژمایەکی شوێنەواری کە دەرکەوتە داویانەتەوە پاڵ دەورانی ئیسلامیان وتوانە مێژووی ئەم پاژماوە شوێنەواریان ئەگرێتەوە بۆ دەوری ئیسلامی لێرە ئێمە دەورانی ئیسلامیمان هەیە لەگەڵ شوێنەواری ئیسلامی واتە ئەکرێ کەنیسەیەک دروست بوو بێت کە هیچ پەیوەندی بە ئیسلامەوە نییە بەڵام لەبەر ئەوەی ئەم کەنیسە مێژوەکە ئەگەڕێتەوە بۆ دوای هاتنی ئاینی پیرۆزی ئیسلام لە ڕووی زانستیەوە بەماوتێ شوێنەواری دەورانی ئیسلامی بەڵام خودی شوێنەواری ئیسلامی بریتیە لەو شوێنەوارانەی کە ئیسلامین واتە ڕەمز و جۆرێک لە جۆرەکان کاریگەری دینی ئیسلامیان بەسەرەوەیە تێگەی واتە لە ئەنجامی دەرکەوتی ئاینی پیرۆزی ئیسلام و هاتنیان بۆ نمونە یەکێک لە گرنگترین شوێنەکان مزگەوتە ڕاستە پێش ئاینی پیرۆزی ئیسلام کۆمەڵێک بینا هەبوو بۆ عیبادەتکردن بەڵام مزگەوت بوو تایبەتمەندی کە هەیەی پێک دێ لە مزگەوتێکی جوان و مەسەن زۆر ڕێژات لا کێشەی یاخود چوارگۆشە یا هەر جۆرێکی تر بە قوبە و منارە و کۆمەڵێک تایبەتمەندیەوە ئەمە مۆرکێکی شوێنەواری ئیسلامی یاخود منارە بەو شقلەی کە لە ڕابردوو لە ئێستەی شابووک و شوێنەوارێکی ئیسلامی وەشک و شوێنەوەی بۆیە ئێمە شوێنەواری دەورانی ئیسلامیمان لە کوردستان زۆرن و خودی شوێنەواری ئیسلامیشمان لە کوردستان زۆرن لەبەرەوەی سەرزەوی ئێستەی کوردستان لە کاتی هاتنی ئاینی پیرۆزی ئیسلامە یەکێک بووە لە گرنگترین شوێنەکانی ژیان ئەمەش لەبەر ئەو بارەدۆخە جوگرافیایی کە لە کوردستانە لەبار بوو بۆ ژیان ئەمە سەرڕایەوەی شوێنی جوگرافیایی کوردستان هەمیشە جێگەی کێش و ململانەکانی دەوڵەتانی ئێمە مسلمانان تا ڕادەیە شانازی بە شارستانێتی ئیسلامیەکەن کە لە سەردەمی خۆیانە بربەرەکانی شارستانێتەکانی تری ڕۆم و فارس و ئەوانەیان کردو بە تایبەت شارستانێتی ئیسلامی لە سەردەمی عەباسیەکانە گەشتۆتە لووتکە شوێنەوار ڕۆڵی ئەم شوێنەوارە ئیسلامیانە یا بە شێوەی گشتی شوێنەوارانی شوێنەواری دەورانی ئیسلامیش ڕۆڵیان چی بووە لە بنیادنان و دروستکردنی شارستانێتی ئیسلامیدا بێگومان جەنابەت ئاگاداری بۆ شانازی ئەکرێ بە دەستکردی وەستا مسلمانەکان دروستکردنی منارە و مزگەوتە گەورەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بێگومان هەر دینێک یاخود هەر دەوڵەتێک کە لەگەڵ دروستبوونیە کۆمەڵێک داهێنان و کۆمەڵێک تایبەتمەندی بەخۆی ئێنێتەکایەوە و ئاینی پیرۆزی ئیسلامیش بێبەش نەبووە لە دەستکەوتی خۆی و شوێنەواری خۆی لە سەرەتاییترین هاتنی ئاینی پیرۆزی ئیسلام هەر لە کوردستان بۆ ئێمە زۆر دوور نەکەوینەوە کە بناغی مزگەوت لە کوردستانە ئاندرێ بۆ نمونە یەکێک لە گرنگترین مزگەوتە کۆنەکانی کوردستان لەگەڵ هاتنی ئاینی پیرۆزی ئیسلامە لە سەرزەوی ئێستی کوردستان لا یازال تا ئێستا شوێنی عیبادەتی موسڵمانانە مزگەوتی گەورەی خورماڵە کە یەکێکە لە شوێنەوارە گرنگەکانی کوردستان و دەورانی ئیسلامی پاژماوەیەکی زۆر گرنگی شوێنەواری بێگومان شارستانێتی ئیسلامی یاخود حەزارەتی ئیسلامی نەک هەر بربەرەکانی شارستانێتی ڕۆم و ساسانی بگرە زۆر لەوانیش باشتر بووە ئێمە کاتێک مسلمانان ئەچنە ئەندەلوسەوە یعنی دوای ئەوەی بڵاوبوونەوەی ئاینی پیرۆزی ئیسلام و لەوێ بەهێزبوونی دەوڵەتی ئیسلامی دروستبوونی دەوڵەتێکی ئیسلامی لەوێ لە تەواوی ئەوروپا و سەفارەت و نوێنەری وڵاتانی هۆڵند و دانیمارک و ئینگلیز و فەڕەنس دەهاتن ئەندەلوس بەس بۆەوەی جوانی شەقام و پارک و منارە و معماری بیناسازی مسلمانان ببینن یعنی تۆ کاتێک کە باز لە حەزارەتی ئیسلامی خۆی لە سەرەتاییترین خاڵەوە دەست پێکا کە فتوحاتی ئیسلامی ئیمامی عومەر فەرمانی بە سوپاسالەرەکانی کە چوونە هەر شوێنە نەچنە ناو شارەکانەوە بۆ ئەوی سوپاکە ئازیەتی مسلمانان نەدا ئەیە بێت چی بکەن ئەبێ شار بنیاد بێن واتە یەکەمین بناغی شارستانێت لێرەوە دەست پێکا کە شارەکانیشان بنیادنا بە مۆرکێکی دینیەوە بنیادیانیان لە دروستکردنی مزگەوت و منارە و بەیت سەڵات و دواتریش اینجا دارولئیمارە بۆ ئیدارەدانی شوێنەکە لە سەرەتاییترین هاتنی ئاینی پیرۆزی ئیسلام بۆ تەواوی هەرناوچێک کە چوو بێ بە شارستانێت و بە حەزارەتەوە چووە ئەمە جگە ئەوەی لە ڕووی ئیداریەوە هەوڵیان داوە سیستەمی نوێی دەسەڵاتداری یاخود لە ڕووی دادگەریەوە بتوانن کۆمەڵێک بناغی گرنگ دابنێن و هەروەها هەموو ئەو پاژماوە شوێنەواریانەی ئێستاکەش لە کوردستانە ماومانەوە بڵین شوێنەواری ئیسلامی بە مزگەوتەکانەوە بە قەیسەری و خانەکانەوە بە بازاڕ و بە تەواوی ئەو تەکیە و بگرە هەموو ئەو شوێنەوارانی کە مۆرکی ئاینی پیرۆزی ئیسلامیان پێوەیە ئێستاکەش زۆر گرنگن یاخود بەشێکن لە هەر گرنگی شوێنەوارەکانی کوردستان کە گەڕێنەوە بۆ سەردەمی دەوران کورد لە شارستانێتی ئیسلامیدا چی پێبراوە یان با بڵێن ئایا ئیسلام لە ڕووی شوێنەوارەوە شتێکی کوردبەخشی یا کورتوانی ئەو شتانی کە لە بەردەستیان پێشکەش بە شارستانێتی ئیسلامیان بکە بڵێ بێگومان ئەمە جێگەی خۆشحاڵیە ئێمە ئەوە بزانین کاتێک ئاینی پیرۆزی ئیسلام ئەگاتە ناوچەکانی ئێستی کوردستان لە خلالێکی چەند ساڵێکی زۆر کەمە تەواوی ناوچەکانی کوردستان دەبنە موسڵمان یاخود فتوحاتی ئیسلامی سەرتاپای
ناوچەکانی کوردستان گرێت ئەمەش بەڵگەیەکی زۆر وازحە وەربەڵگەیەکی زۆر زانستی و دینیشە کە ئەگەر کوردستان خۆی ئەوەندە جەوەکەی لەبار نەبوو بێ یاخود بارەدۆخ و بیرکردنەوەی خەڵکی کوردستان ئەوەندە لەگەڵ ئاینی پیرۆزی ئیسلامە لێک نزیک نەبوو بێ لە خلالێکی چەند ساڵێکی کەمە تەواوی کوردستان ئازاد ناکرێت لە حەڤەی کۆچی تا بیستی کۆچی تا 24 کۆچی ناوچەکانی دوینیش ئەبنە بەشێک لە شارستانەتی ئیسلامی لە کاتێکە لە 20 کۆچی تا 45 کۆچی ناوچەکانی مەغریب نابنە بەشێک لە دەوڵەتی ئیسلامی بۆیە ئەمە لەوە باس کرد خودی کوردستان هەم لە شارستانەتی ئیسلامی سوودی وەرگرتووە هەم ئەتوانم بڵێم بووە بە بەشێک لە بەهێزکردنی حەزارەتی ئیسلامیش چونکە ناوچەی کوردستان ناوچێکی ئاوەدان بووە خاوەنی بینا و باڵەخانی خۆی هەبوو خاوەنی شارستانێت و ڕێگەی تیجاری بووە خاوەنی بەرەمێنان و جێگەی بەڵام یەکێک لە هەرە گرنگترین شتەکان کە شارستانەتی ئیسلامی بە کوردستانی دەبەخشێ خودمختاریە بەهێزبوونی ناوچە کوردستانیەکانە چ لە ڕووی سیاسیەوە چ لە ڕووی ئیداریەوە چ لە ڕووی سەربازیەوە چونکە تا لە پاش ڕوخانی دەوڵەتی مادەوە کورد تا سەردەمی هاتنی ئاینی پیرۆزی ئیسلام نەیتوانی و سەربەخۆ لە ناوچەکانی خۆیان دەسەڵات بگرێ ئیلاما لەژێر دەسەڵاتی ئیمپراتۆریەتی هەقامەنشی یاخود ئەشکانی و فورسی و ساسانی و لەولاشەوە ئەگەر ڕۆمەکان لە بەشی باکوورەوە توانیویانە ئەم سەرزەویە بکەنە بەشێک لە ژێرزەمینی خۆیان بەڵام حەزارەتی ئیسلامی هات کرانەوەیەکی تەواوی بە ناوچە سەرزەویەکانی کوردستان بەخشی سیستەمێکی نوێی شاری هێنایە ناو کوردستانەوە کە لە دروست ئەم شارە شارانێک بوون کەوا مۆرکی دینیان پێوە بوو بریتیمون لە شارانێکەوە شوێنی عیبادەت لە مزگەوتەوە دەست پێکرا پاشان دروستبوونی کرانەوەی ناوچەکانی کوردستان بەرەو ناوچەکانی جەزیرەی عەرەبی و شام و تەواوی ناوچەکانی ژێردەسەڵاتی ئاینی پیرۆزی ئیسلام چونکە ئاینی پیرۆزی ئیسلام وتمان ناوچەیەکی فراوانی لەگەڵ خۆی کرد کاتێککە لە مەغریبەوە هەتاوەکو ناوچەکانی کوردستان و ناوچەی جەزیرەی بوو بە بەشێک لە دەوڵەتی ئیسلامی تیجارەت و بازرگانی دروست بوو ئەم تیجارەت و بازرگانی لە ئەنجامی ئاینی پیرۆزی ئیسلام بووە بەشێک لە بەهێزکردنی حەزارەتی ئیسلامی حەزارەتی ئیسلامیش بێگومان لە کوردستان ئەو بەشە لە حەزارەتی ئیسلامی دەرکەوت دەبینی کۆمەڵێکی زۆر لە کاروانسەرا خانەکانمانن کە ئەمانە حەزارەتی ئیسلامی وای کرد دروست ببن واتە شارستانێتی ئیسلام بوو هۆکاری ئەوەی کەوا خانەکان و قەیسەریەکان و کۆمەڵێک هەوارگەی بازرگانی لە کوردستانە دروست ببن کە پێش ئەمانە لاواز بوون یاخۆ دەتوانم بڵێم هەر لەو جۆرەمان نەبووە بەڵام لە ئەنجامی حەزارەتی ئیسلامی لە ئەنجامی ئەو شارستانەتی ئیسلام لەگەڵ خۆیان هێنای زیاتر کرانەوە ئەمەش لەبەرەوەی کە فراوانی دەوڵەتی ئیسلامی یاخود فراوانی ئەو شوێنێ لەژێر ئاینی پیرۆزی ئیسلاما بوو بۆی ئاسانی هاتوو چۆکردنەوە خەڵکانی غەریبە دەهاتنە کوردستان کوردستانیەکان دەچوونە دەرەوەی ناوچەکانی تر ئەمەش وای کردو کەوا خانەکان کەوا شوێنی مانەوەی میوانەکان یاخود قەیسەریەکان بۆ شوێنی ئاڵوگۆڕی کاڵاکان بوونەتە بەشێک لە شوێنەوار و پاژمانێک کە لە یازال و خۆشبەختانش ئێستاکەش شوێنەواری لەو جۆرەمان لە کوردستانە ماوە کاک شوان لەو شوێنانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەن و کاریگەری ئیسلامیان بەسەرەوەیە چەندیان بەر کوردستان کەوتون یا وەکۆڵێ پشکی کوردستان لە شوێنەوارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کە پێشتر لە دەوڵەتێکا بەناوی دەوڵەتی ئیسلامی و خلافە ئیسلامیە بووە پشکی کورد چەند بووە ئەتوانم بڵێم خودی کوردستان سەرزەوی جوگرافی کوردستان پشکی شێری لە حەزارەتی ئیسلامی بەرکەوتووە ئەمەش هەر لەبەر ئەو مێژوەی کە وتمان سەرەتایی پیرۆزی ئیسلام دێتە ئێرە هەموو ئەو پاژماوە شوێنەواری ئەگەر لە دەوڵەتێکی ئیسلامی هەبێت کوردستان پێش هەموو ناوچەکانی تری ئیسلام دەوڵەتی ئیسلامی ئەم حەزارەتێ پێگەیشتووە کاتێکە لە هەر لە سەردەمی فتوحاتەوە سوپای مسلمانان دێتە ئێرە لەگەڵ دروستکردنی هەوارگەکانی شار و دروستکرد بنیادنانی بڵێن ئەو شارێکی مۆرگ دینی پێوەبێت لە کوردستانە ئەمانە ڕەنگەداتەوە وتمان یەکێک لە تایبەتمەندی هەرە گرنگەکانی شاری مسلمانان دەبوو مزگەوتێکی تێدا بێت ئەو مزگەوت تامان مزگەوت لە شارستانەتی ئیسلامی ئەبێ ئەومان لە یاد بێت لە سەردەمی خلفەی ڕاشیدی و پاشان ئەمەویش دواتر لە سەردەمی عەباسی ئەمە جاکرێتەوە مزگەوت تەنها شوێنی عیبادەت نەبوو بۆ مسلمانەکان بەڵکو شوێنی دادگەری و شوێنی قەزاوەت و شوێنی ئیدارەدان و شوێنی دانانی پلانی سەربازی و شوێنی دادگەری شاری مسلمانان بۆ واتە بینایی مزگەوت کە دروستکراوە تەنها بۆ نوێژکردن و عیبادەت نەبووە ئەمانەش یەکێک بوون لە هەرە گرنگترین حەزارەتە لە کوردستانە ئەتوانم بڵێم پاژماوەی منارە کە یەکێکە لە مۆرکە جوانەکانی ئاینی پیرۆزی ئیسلام لە کوردستانە ئەو منارانەی کە ئێستاکە هەمانە ئەتوانم لە جیهانی عەرەبیشان نیمانن هەر نیمانن یعنی ئەو منارە جوانانەی بە منارەی چۆلی و بە منارەی سنجار و بە منارەی حەدوا و بە منارەی خورماڵەکە ئەمانە مۆرکی دینین لە سەرەتاییترین قۆناغەکانی هاتنیانی پیرۆزی ئیسلامەوە تا دەورانەکانی میرشین ئیسلامیەکانیش کە ئەمانە حەزارەتی ئیسلامی بەخشینی بە کوردستان پشکی شێری لە شوێنەواری ئیسلامی وەرگرتووە و سوودی زۆریشی لە کرانەوەی ئاینی پیرۆزی ئیسلام و لەو پاژماوە شوێنەواریانە وەرگرتووە لە کوردستان شوێنێکمان هەیە بە ناوی شوێنەواری
ئیسلامی بێ یا ناوی شوێنەواری ئیسلامی بەسەرا بڕابێ؟ بەڵێ هەر بۆ نمونەیەکی بچکۆلانت بێمێ من ئەتوانم من لە ناحەیەکی بچکۆلانەیە هەرێمی کورسانەیە کە ناحیە فۆرماڵ و زیاتر لە 18 شوێنی شوێنەواریم دیاری کرد کە ئەم شوێنەوارانە هەم شوێنەواری ئیسلامین هەم شوێنەواری دەورانی ئیسلامین. هەر شارێکی کوردستان بگریت لە قەڵای دەورانی ئیسلامی، وەروە قەڵای مسلمانان و هەروەها مزگەوت، وەروە شورای شارەکان وتمان شارێک کە با بنیادرێ و بە تایبەتمەندیەکانی شاری مسلمانانەوە، و هەروەها لە دواتریش پاش کرانەوەیەکی تەواوی شارستانیەتی ئیسلامی دەبینین. ئێستاکەش لە شاری کۆیە قەیسەری کۆیەمان ماوە، قشڵەمان هەیە، یان خۆت بڵین بیناسازی کاروانسەرامان هەیە، یان باڵێ یەکێکی تر لەو تایبەتمەندیانە. تامان ئێمە کە باز لە شوێنەواری ئیسلامیەکەین یاخود شارستان حەزار ئیسلامیەکەین لە سەرەتاییترین خاڵی حەزرات ئیسلامی و هەتاوەکو لە زانستی شوێنەواران تا کۆتاییەکانی دەوڵەتی سەفەویش و دەوڵەتی عوسمانیش بەشێکن لە حەزارەتی ئیسلامی، یاخود لە ڕووی مێژوویە کە تۆ نمونەیەکی حەزارەتی ئیسلامی وەرەگریەکەم نمونەیە بگرێتەوە بۆ یەکێک لە دەورەکانی عوسمانی و سەفەویش بە بەشێک لە شارستانێت و حەزارەتی ئیسلامی دانرێ کە لە کوردستانە پاژماوی شوێنەواری دەورانی عوسمانیش و سەفەویش و پێشتریش سەردەمی خلافی عەباسیش ئێمە لە کوردستانە. کاکشوان لە گوندی عەبابەیلەی سەر بە پارێزگای هەڵەبجەی شەهید گوترێ گۆڕی یەکێک لە هاوڵانی بەڕێزی پێغەمبەری خوا هەیە کە زیاتر ئەگەر ئێمە دابنین کە ئەمە هاوڵێکی بەڕێزی پێغەمبەر خوا ئەبێ بڵین کە ئەبوو عوبەیدەی ئەنساری بووە، چونکە ئەبوو عوبەیدەی جەڕاح لە شام وەفاتی کردووە بە نەخۆشی تاعون. ئەبوو عوبەیدەی خزمی پێغەمبەری خواشە لە جەنگی بەدرا شەهید بێ، بەس ئەگەر ئەمە هاوڵێک بێت و ناوی ئەبوو عوبەیدە بێ زیاتر بەلای ئەبوو عوبەیدەی ئەنساری ئاڕوان. یا لە ناوچەی بیارە ئەگوترێت چەند تاڵە موویەکی مبارەکی پێغەمبەری خوا هەن، ئەگەر ئەمەش گەشتنە قەناتێکە بەڵێ ئەمە تاڵەمووی پێغەمبەری خوان، ئەمانە ئەچنە چه خانەیەکەوە؟ ئایا ئەمانەژەر ناو و پێناسەی شوێنەواریان بەسەرا ئەبڕێت و ئەتوانین بە شوێنەواریان بناسێنین؟ بەڵێ خۆی ئەگە لە مەقتەعی یەکەمەوە وەڵام دێنەوە گۆڕی کۆمەڵێک لە هاوڵانی ڕەسوڵ الله درودی خوای لەسەر بێ لە نەک هەر لە ناوچەکانی سنووری هەورامان و هەڵەبجەی شەهید بگرێت لە ناوچەکانی ئێرانیش لەم حاڵەتانەمان هەیە. حاڵەتێکی زۆر طبیعیە، ئاینی پیرۆزی ئیسلام سەرەتا ئێتە ناوچەکەوە، ئاینێکی نوێیە، کەلتورێکی نوێیە، حەزارەتێکی نوێیە، ئەوەشمان لە یاد نەچێ لە هەرێمی کوردستانە یاخود سەرزەوی ئێستاکەی کوردستان بە هەر چوار پارچەکەیەوە من تەحەدا ئەەکەم وەکو خەڵکی ئاسایی، وەکو خەڵکی دانیشتوانی ڕەسەنی کوردستان هیچ کات بەرگریان لە ینی پیرۆزی ئیسلام نەکردو، بەڵکو ئەوە سوپای ساسانی بوو کە سوپای ساسانی وەکو سوپایەکی ئیستیعماری کوردستان بوو، هاتوو بەرگری لە دەسەڵاتی خۆیەگر نەوەک سەروەت و سامانی خەڵکی. و بەشێکیش لەو هاوڵانەی پێغەمبەرکەوا لە کاتی فتوحاتی ئیسلامی لەو ناوچەیە شەهید بوون لە ئەنجامی ئەو ڕوبەڕووبوونەوەی سوپای ساسانی بووە، نەوەک خەڵکی عەشایری کوردستان، نەوەک خەڵکی دانیشتوانی ئەسڵی کوردستان. دقیق بۆ دیاریکردنی خودی شخصەکە بێگومان بە ئەبوو عوبەیدەی ئەنساری کەوا لەوێ هەژمارێک کە ئەکرێ ئەو بێت، ئەمەش واریدە و ئەکرێ لە سەردەمی فتوحاتی ئیسلامی چووکە بێگومان کاتێک کە شەڕ ڕوئەدا و هەروە ڕوبەڕووبوونەوەش ڕوویدا و ئێمە بێگومان کوشتاریش ڕوویدا و بەشێکی زۆریش لەو حاڵەتانە ڕەنگە تند و تیژیشان لێکەوت بێتەوە، بەڵام ئەومان لە یاد نەچێ شەڕ تەواوی سنوورەکان تێیدا ینی ئەشکێن هیچ سنوورێک ڕەنگە نەمێنێتەوە، بەڵام بێگومان ئەم بەشێکی زۆری لەو شەهیدانش کە نەبراونەتەوە سەرزەوی وڵاتی خۆیان و بکرە لە کوردستان پاژماوەیەکی زۆرمان هەیە کەوا بە گۆڕی ئەسحابانی دەورانی فتوحاتی ئیسلامی ئەناسرێن دیسانیشەوە ئەمانش بەشێکن لە مۆرکی لە مێژووی دەورانی ئیسلامی لە ناوچەکەواتە تۆ کە دەڵێ ئێمە لە 16 هیجری یان 24 هیجری تەواوی کوردستان ئازاد بوو، بەڵگەیەکی شوێنەواری خودی گۆڕەکانن، ئێمە یەکێک لە شوێنەواریەکان هەمانە گۆڕستانە، هەر خودی گۆڕی شەهیدانی دەورانی فتوحاتی ئیسلامی ئەبێتە بەشێک لەو حەزارەتە ئیسلامی کەوا بەر ئێمە کەوتو ئێمە توانین وەکو بەڵگە بەکاربێنین. و بەشی دووهەمیش کە باسی بەشێک لە تاڵی ڕیشی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم کە لە خانەقای بیارەوە پێشتریش لە مزگەوتێک بۆ لە ئەحمەداوا گوایە براوەتە ئەوێ، ئەمەش نیشانەی چییە؟ ئێمە وتمان لە سەرەتای هاتنیانی پیرۆزی ئیسلام کوردستان بەهۆی ئاوەدانی بەهۆی کرانەوەیەکی باشی بە ئاینی پیرۆزی ئیسلام و وەرگرتنی حەزارەتی ئیسلامی و فکری ئیسلامی چی ڕووەدا مزگەوتیەکان بۆ دروستەکەن. ئێمە مزگەوتەکانیش تەنها شوێن عیبادەت نەبوون، مەدرسەیەکی گرنگ بوون. ئەوە لە کوردستانیش مەدرسەی زۆری دەورانی ئیسلامیمان هەیە بۆ پێگەیاندنی زانا و هەروە کەسانی زۆر لە شەرعزارمان لە کوردستانە هەبووە. شێخ ئەحمەد دەچێتە مەکەی مکەڕەمە لەوێ ئەو دوو تاڵە ڕیشە لە ئەنجامی ئەو ڕێز و
پایەی عیلمی کە هەیبوو ئەم علم و پایش بێگومان لە ئەنجامی و حەزارەتە ئیسلامی کە وەری گرتووە بێگومان شوێنەواری ئیسلامی ئێمە ئەبێ ئەوەشمان لە یاد نەچێت بریتینی هەتەنا لەو شوێنانێک کە کرێمە لە مسیان کەین بەگرە بەشێکیان کتێب و مێژوویەکانن کەمە هەمان وە ئەمانش بەشێکی تری ئەو شارستانی ئەو کرانەوەی ناوچەکانی کوردستان لەگەڵانی کوردستان. کاک شوان وەک ئەزانین مرۆڤ لەوەچێ هێزی یەکەم بێت لە خوڵقاندن و هێنانەکایی شوێنەوارەکان، بەڵام بۆچی ئاینەکان بە شێوەیەکی گشتی ڕۆڵی سەرەکی ترینیان هەبووە یا ڕۆڵی گەورەیان هەبووە لە خوڵقاندن و دروستکردنی ئاسەوار و شوێنەوارەکانە بە تایبەتی تریش ئیسلام؟ من هەر نمونەیەک بۆی بینەرانی ئێوە ڕوونتر لەوە بکەن. ئەگەر ئێستاکە بچیتەوە هەوارێکی تری کوردستان، بچیتەوە گوندێکی تری کوردستان، ئەتوانم بڵێم ئەگەر گوندەکانی کوردستان ئەوانەی چۆڵ بوون ئەکرێ هەمویان چۆڵ بوو بن، هەموو خانوەکان وێران بوون، بەڵامە بینی بینای مزگەوتەکە هێشتا ماوە. ئێستاکەش ئەگەر لە هەرێمی کوردستانە گوندێک دروست بکەیت کەواتە مقدەس سیرکردنی ئاین ڕۆڵێک بۆ هێشتەوەمانەوەی بێگومان لە هەر هەوارێک کە لە کۆنەوە تاڕۆ مرۆڤ دروستیەکە کاتی ئەچێتەوە شوێنی خۆی پێش هەموو شتێک ئەڵێکی بەجامی باش شوێنێک بۆ عیبادەت دروست بکەین، چونکە مرۆڤ ناتوانێت بێ عیبادەت بژی. ئەگە بە بەردەنوێژ ئەتوانم بڵێ بێگومان ئەتوانم بڵێم بە تەحەداوە لەو 7 ملیار و ئەوەندە ملیۆن نەفەری ئێستاکە لە سەر ڕووی زەوی ئەژین، ئەوانشی کەڵێ هیچ بار و قناعەتێکمانە گەشتە حاڵەتی ترس پەنا بۆ شتێگە بن کە ئەو شتە مرۆڤ نییە، کە ئەو شتە دەسەڵاتێکی غەیبی و تۆ ئەکرێ تایبەتمەندەکانی دینی بدەیتێ جا ئەگرە و دینە تاکپەرستی بێ یاخود هەر دینێک ئەتیقادێکی تر کەوا مرۆڤ پێی هەیە. بۆیە لەو باوەڕەدا مرۆڤ لە خاڵی سفرەوە کە وتمان بینیوێتی دایک دەتوانێت مناڵ بێنەتە دنیا و وەروە هۆکار بوو بۆ دروستکردنی خواردن و وەروەها بەشێک بۆ لە پێداویستەکانی ڕۆژانەی مرۆڤەکان ئەوان پێیکەریان بۆ دروست کرد و وەکو ڕێزێک لیان بۆی شتێک خۆیان پێبستنەوە هەتا وەکو ئاتمی ئاینی پیرۆزی ئیسلام وەکو کۆتا دینی ئاسمانی مرۆڤەکان ناتوانن بێ دین بژین. ئەم دینانش بێگومان ڕۆڵی گرنگیان بینیەوە. ئێستاکەش دەبینین گەورەترین بیناوەکانی جیهان کە پارێکی زۆریان بۆ سەرف دەکەی بینادینیەکانن. تامن بینای دینەکانیش بینای لە دینی مەسیحا کەنیسەکانمان زۆرن یاخود لە دینی جوولەکە نەسرانی معبەدەکانی پەرستنی ئاینی یەهودی هەزۆرە لە ئاینی پیرۆزی ئیسلامی شا مزگەوت وەکو پیرۆسترین. شۆلە کاک شوان شوێنەوارە بەجێماوە ئیسلامیەکان لە کوردستان گزارش لە چیەکەن یا تعبیر لە چیەکەن و ئێمە چۆن بتوانین وەکو ئەڵێ ببینە زمانی ئاخافتن یا زمانی جەستەیی بۆ ئەم شوێنەوارانە؟ بەڵێ خۆی کاتێک کە چیتە شوێنێک شوێنەوارێگە بینی یاخود باڵەخانەیەکی گەورەی دەورانی ئیسلامیە بینی جان باڵەخانە قوتابخانە و مەدرسەیەکی گەورەی دەورانی ئیسلامی بوو بێ یاخود قەڵاو شورایەکی گەورەی دەورانی ئیسلامی بوو بێ ئەمانە چیمان پێڵن؟ ئێگەر تا شوێنێک گرنگ نەبوو بێت ڕۆڵی نەبوو بێت لەسەر دەورانی ئیسلامی و لە کاتی هاتنی حەزارەتی ئیسلامی ڕۆڵ و پێگەیەکی باشی نەبوو بێت ئێستاکەش ئەگەر شوێنێک تا قەرەباڵخ و تا گەورە نەبێت تۆ مزگەوتێکی گەورەی بۆ دروست ناکەی، قوتابخانەیەکی گەورەی بۆ دروست ناکەی، هێزێکی ئەمنی پاراستنی بۆ بەهێزی بۆ دروست ناکەیت، شورایەکی گەورەی بۆ دروست ناکەیت. لە کۆنیشدا ئەوە لە کوردستانیشدا ئێستاکە ئەو شوێنەوارانەی ماومانێتەوە ئەو قەڵایانەی لە کوردستانە هەن کە ژمارەیەکی زۆر قەڵامان هەیە لە تەواوی ناوچەکانی کوردستانی باکوور و باشوور و هەر چوار پارچە بە ڕۆژهەڵات و ڕۆژاواشەوە و هەروەها ئەو مزگەوت و تەکیە و خانەقانە هەمانە کەمانە تعبیرکەری ئەوەن کە بڵێ ئاینی پیرۆزی ئیسلام لە ڕۆژگاری خۆی لە زمانی خۆی لێرەدا ڕۆڵی بینیوە کەسایەتێکی باشی کۆمەلگای پێگەیاندووە هۆکارێک بوون بۆ ئەوەی بتوان لە ڕووی زانست و زانیاریەوە خۆی بەداخەوە. ئێمە ئێستاکە زوڵمێکی زۆر لە ئاینی پیرۆزی ئیسلامەکرێ ئەو زانست و داهێنانەی ئاینی پیرۆزی ئیسلام بە مرۆڤایەتی بەخشیوە ئەو پێشکەوتنەی لە ڕووی ئەتوانم بڵێم فیزیا و لە ڕووی بیرکاری یا هەندەسە و معماریەوە زاناکانی مسلمانان بە حەزارەت و بە مرۆڤایەتیان بەخشیوە لە پاش چەندین سەدا ڕۆژاوایەکان توانیان هەموو ئەو سەنەد و بەڵگە و هەموو ئەو زانست و معریفەیە بدۆزنەوە بەداخەوە. ئەمەش ئەگەڕێتەوە بۆ هەندێک مەسایلی سیاسی و تێکچوونی نێوماڵی مسلمانان یەکنەبوونیان و پارچەبوونیان ئەگینا حەزارەتی ئیسلامی بەو شکۆیی کەوا لە ئەندەلوس هەبوو بەو شکۆیی کەوا لە سەردەمی عباسی و هەروە لە سەردەمی حتا سەردەمەکانی عوسمانی و سەفەویش هەبوون ئێستا زۆر پێشکەوتوتر لەوەی کە بەجێماوە بەجێم. بابەتێکی تر لەوەچێت لە ڕازاندنەوەی مزگەوت و شوێنە ئاینیەکانان بوونی هەبوو بێ مزەخرەفە و بابەتی هوەری و نووسین و هەڵکۆڵین لەسەر بەرد و ئەم شتانە ئەمانە گرنگی و بایەخیان چییە لە ئاسەوار وە ئایا ئەمانە ئەچنە خانەی شوێنەوار و ئاسەوارەوە یانە؟ بەڵێ بێگومان یەکێک لە هەرە گرنگترین بەشەکانی پاژماوە شوێنەواریەکان ئەو زەخرەفە و جوانکاری و نووسینانەی ناو
مزگەوتەکانن یاخود ناو بینا و بیناسازیەکانی یان لەسەر گۆڕەکانن. ئەمەش لە چیوە سەرچاوەگری؟ ئێمە زانی ئاینی پیرۆزی ئیسلام کۆمەڵێک تایبەتمەندی یاخود کۆمەڵێک سنووری هەیە کە پەیکەرسازی یاخود جۆرێک لە وێنەکێشان و جۆرێک لە ڕسم لە ئاینی پیرۆزی ئیسلاممان ڕێگە پێنەدرا بووە بۆ ئەوەی بیناکانی مسلمانان بۆی مزگەوت و گۆڕستانەکان و یاخود ئەو تەکیە و خانەقا و قەیسەری و باڵەخانەکانی تری دەورانی ئیسلامی لەگەڵ حەزارەتی ئیسلامی کراونەتەوە یاخود ئەو بازارچە و ئەو مەدانانەی کەوا هەبوون بۆی بە شکلێک بڕازێنرێنەوە و بتوانێت جوانی بوو سەرنجڕاکێشیش بە بریتیمون لە زەخرەفە کە زەخرەفەکانی زەخرەفەی ئەرابێسک وەکو یەکێک لە هەرە جوانترین زەخرەفە و یاخود یەکێک لە هەرە گرنگترین ڕێگەزەکانی زەخرەفەی ئیسلامی کەوا بە شێوازێکی زۆر جوان ئەبینی کۆمەڵێک گوڵە دژێتەوە ناوێک یاخود کۆمەڵێک تیرازی بیناسازی بە شێوەی معینی یەک لەسەر یەک توانیوانە ببنە بەشێک لە ڕازاندنەوەی مزگەوتەکان. ئەتوانم بڵێم لە دەورانی عەباسی ئێستاکەش بەداخەوە بەشێک لەو شوێنەوارانە تێک چوون ئەگینا کۆشک و مەدان و بازاڕەکانی دەورانی عەباسی لە شاری بەغدادا ئەڵێ لە ڕووی جوانی و ڕازاندنەوە بە خشت و بە ئاوێنەی ڕنگدار ئەوەندە جوان بوو تەواوی ڕۆبانی بەڵێ بە ڕەنگی شین و بە شوشەی شین لەگەڵ کۆمەڵی ڕەنگی تری لەوانە خورمایی یاخود ڕەنگی سوور و ڕەنگی سپیکەوە بوونەتە هۆی ڕازاندنەوەی باڵەوخانە و بیناکان ئەمانە زۆر گرنگ بوون. سەرڕایەوەی نەخشزازی مزگەوتەکان ئێمە بەڕاستی لە ڕووی نەخشزازیەوە ئێستاکەش لە یازال بەداخەوە کوردستان بەشێکی لەوانەمان لە دەستیاوە لە ئەنجامی ئەو بارەدۆخە ناهەموارانەیەکەوە لە کوردستان ڕۆدا. ئەمەش یەکێکە لە هەرە گرنگترین هۆکارەکانی تێکچوونی شوێنەواری کوردستان بەڵام وڵاتانی تر ماوانە بەدەر لە شوێنەوارە جێگیرەکان وەکو ئەشکەوت و یا بەردێک یا شتێکەوە نەتوانرێت بجوڵێنرێ یام ئەگە بجوڵێن مانای خۆی لە دەزەدا شوێنی ڕاستەقینەی شوێنەوارێک کە مرۆڤ بتوانێت ئاڵوگۆڕی شوێنی پێ بکات کوێیە؟ ئایا هەر لە شوێنی خۆیان بمێنێتەوە یام ئەتوانرێت لە مۆزەخانەکانە پێشاو بخرێت و خەڵکی زیاتر سوودی لێ ببینێ؟ خۆی شوێنەوار دوو جۆرن، یا گواستراوان یا نەگواستراوان. نەگواستراوەکان جێگیرن ئەو پەیکەر و ئەو مزگەوت و ئەو قەڵا و ئەو بینا و ئەو شورا و ئەو پاژماوانن کەوا لە سەوی دەمێنەوە. بەڵام بەشێکی تر لەو پاژماوە شوێنەواریانە و بەتایبەت پاژماوەی شوێنەواری دەورانی ئیسلامی کە هەمانە بریتین لە ئیشی شوشەوات ئەبینی ئێمە لە دەورانی ئیسلامی یەکێک لە هەرە گرنگترین کرانەوەی حەزارەتی ئیسلامی دروستکردنی کۆمەڵێک قاپ و قاچاقی فەخفوری بوو یاخود کۆمەڵێک لەو تایبەتمەندیای تری کلوپەلی ناوماڵ. هەنێک لە هاوارگەی شوێنەواری بە هیچ شوەیەک نابێت چۆڵ بکرێت. تۆ گۆڕستانێکت هەیە پاژماوەیەکی زۆری شوێنەواری و کێلی نووسینی سەردەمی ئیسلامی و ئایەت و حەدیث و نەخش و نیگاری پێوەیە. تۆ لەگەڵ چۆڵکردنی ئەم گۆڕستانە و بردننی بۆ مۆزەخانەکان تۆ خودی ئەو پاژماوە شوێنەوارێت دەکوژی و شوێنێکی شوێنەواری لە ناو دەبی. بەڵام لە شوێنێک لەگەڵ دەرکەوتنی فەخفورێکی سەردەمی ئیسلامی دەورانی ئیسلامی جاییتر هەر فترێ بێت یاخود پێشتریش بێت پێم وایە مۆزەخانەکان هەوارگەیەکی گرنگن بۆ پاراستنی شوێنەوارەکان و ضروریشە لایەنە پەیوەندیدارەکان زۆر گرنگی بۆچی کورد زۆر کەم تەرخەمە لە چاو میلەتانی تر هەر نەک میلەتانی ئەوروپی کە ژیانێکی خۆشیانێ هەر لە چاو میلەتانی وەکو تورک و فارس زۆر کەم تەرخەم و وەکوڵێ بێباکە یان بێ هەستە بەرامبەر بەم شوێنەوارانە و بەڵکو بە چاوێکی کەم بایەخەوە سەیری ئەشتانە. هۆکارەکەی چییە؟ خۆی هۆکارەکان زۆرن بەداخەوە ینی نەک هەر لەو تۆقیتێکی ئێستاکە مێتیدان بگرە لە ڕابردوو تریش کوردستان هەمیشە لە سیراعێکی سیاسیا بوو، هەمیشە تاکی کورد بیری لە نانی ئەواری کردوێتەوە، هەمیشە تاکی کورد بیری لەوە کردوێتەوە چۆن بتوانێت خەزێنەیەکی هەبێت لە کاتی ئاوارەبوونیا سوود لەو سەروەت و سامانە وەربگرێت. ئەتوانم بڵێم لە مێژوو ژیانە تاکی کورد ئەوەندە بیری لەوە کردوێتەوە چۆن سکی تێرکات و چۆن بی لەوە کاتەوە شتێک ڕوویدا چۆن خۆی دەرباز بکات هەتاوەکو ئەمڕۆژ ئێستاکە زۆربەی هەرێمی کوردستان بی لەوە کاتەوە ئەگەر حاڵەتی ڕوودا چۆن خۆی پارێزێ یعنی بی لەوە ناکات هەر خودی ماڵەکەی خۆی بەهێز بکات. ئەمەش وای کردووە کە تاکی کورد ڕۆشن فکری لاواز بێت، تاکی کورد فەرهەنگیانە بیر نکاتەوە، تاکی کورد بیر لە جارە سامانی تاک بکاتەوە نەک سامانی گشتی. هەموو پاژماوە شوێنەواریەکان مڵکی گشتین لە کاتێکا مڵکە تایبەتەکەی خۆی لەژێر پرسیارایە بیر لە مڵکی گشتی ناکاتەوە. ئەمەش پێش هەموو شتێک ئیدارەدانی خەڵکی یاخود دەسەڵات پێش هەموو شتێک بە پرسیاری سەرەکیە چۆن بتوانێت میلەتێکی فەرەنگی دروستکە بۆ ئەوی ئەگەر پاژماوێکی شوێنەواری بەردەستی کەوت یاخود ئەگەر لە شوێنێکا ڕوبڕی پاژماوێکی شوێنەواری بوویەوە بە مڵکی گشتی باسیکات چووکە بەڕاستی سەروەتی شوێنەوار سەروەتێکی نیشتیمانی زۆر گرنگە. ئەو دەوڵەتانەی دراوسێشمان سوودێکی زۆریان لە شوێنەوار وەرگرتووە بۆ سەلماندنی کۆنی خۆیان و بۆی لە ناو ساحەی
سیاسی و ساحەی مێژوو ئابووری و بگرە گەشتیاریشە عەرزی عەزەڵاتی خۆیان بکەن بەڵێ ئێمە خاوەنی ئەو هەموو پاژماوە شوێنەوەریان بەڵێ ئێمە خاوەنی هەموو ئەو سەروەتە نیشتیمانیان بەڵام بەداخەوە کوردستان هەرچەندە توانایەکی مرۆیی زۆر باشمانەیە کادێری پێشکەوتی شوێنەواری زۆر باشمانەیە لە بەڵام بەداخەوە کەرتی شوێنەوار نەک هەر کەرتی شوێنەوار توانم بڵێم زۆربەی کەرتەکان پشتگی بە خراوان و کەرتی شوێنەواری وەکو هاوشێوەی کەرتەکانی تر زۆر باش کاک شوان کورد کە خاوەنی ئەم شوێنەوارانەیە ئایا هی خۆی بێ لە مێژووی خۆیان بەهۆی شارستانەتی ئیسلامیەوە دەستی کەوتبن چۆن بتوانێت سوود لەم پاژماوە ئەم شوێنەوارانە وەربگرێ و ئایا بۆ داهاتی خۆی بێ یا بۆ مێژوو کەلتوری خۆی بێ بەکاریان بێنە سوودیشیان لێ وەربگرێ. بڵێ بێگومان خۆی شوێنەوار لە هەر وڵاتێکە باسی دەکەی دەیبەستنەوە بە دووشتەڵە شوێنەوار و گەشتیاری یعنی تەواوی ناوچە شوێنەوارەکانی هەموو وڵاتانی دراوسێ و وڵاتانی ئەوروپی بوونەتە شوێنێکی گەشتیاری لە کوردستانیشدا ئێمە خاوەنی شوێنەوارێکی زۆری دەورانی ئیسلامین بۆچی یعنی شانازی بەو حازاڕەت و شارستانێتەوە نەکەین بەداخەوە بینین بەشێک لە پاژماوە شوێنەوارەکان ئێستاکە بوونەتە کەلاوە وێرانەیەک کە خەڵکی هەر ڕۆژی بەردێک و هەر ڕۆژی دارێکیان لێ ئەبات و ئەبنە بەشێک لە وێرانە هێشتا نەمانتوانیەوە بە عەقڵێکی تیجاری و بە عەقڵێکی مێژووی بە عەقڵێکی زانستی بیر لەو پاژماوە شوێنەواریانە بکەینەوە قەڵایەکی دەورانی ئیسلامی یاخود هەر دەورانێکی ترمان هەیە ئێمە بتوانین ئاوادانی بکەینەوە شوراکانی ڕێک بکەینەوە و ئەگەر بە پارەیەکی ڕەمزی زۆر کەمیش بێ ئێمە دوو ئاماژە پێکین لەم بابەت هەم شوێنەوارەکە بە پاکی ئەمێنێتەوە ئەبێتە گێردەرەوەی ڕازی ڕابردوو بۆ هیچ کام لە ئێمە لە 2170 نەماوین یعنی ئەتوانم بڵێم لە 100 ساڵی داهاتووی تەمەنا مەگەر ئەوەی 5-6 نەفرێک عمریان گاتە 105 ساڵ 106 ساڵ ینی تەسەورکە 7 ملیارد نەفری سەر ڕووی زەوی کاملەن دەڕوا ئەی بەچی ئێمە بەوانی دوای خۆمان بڵێن ئەمەمان هەبوو ئەمەمان هەبووە پاژماوە شوێنەوارەکان باشترین ڕێگەن بۆ بەجێهێشتنیان ڕەنگە بەشێک لە کتێبەکان بسووتێن ڕەنگە بەشێک لە زانیاریەکان نەمێنەوە بەڵام تۆ قەڵایەک لە کاتی خۆیان نۆژەنت کردەوە مزگەوتێک لە کاتی خۆیان بەدەمیەوە بوویت خانێک لە کاتی خۆیان ئاوەدانت کردەوە قشڵەیەک لە کاتی خۆیان پێڕاگەشتی ئەمێنێتەوە و بۆ ڕابردوو پێتەڵێ کە ئەمە بەشێک بۆ لەو حەزارەتەی لە ڕابردوو کوردستان هەیبووە وەک ئەزانین کوردستان مەیدانێکی لەبار بووە بۆ ڕوبەڕووبوونەوە و شەڕەقۆچی نێوان دوو دەوڵەتی وەکو عوسمانی و سەفەوی وەک ئەزانین لەوەچێ لەم پەلکێشی و هاتنەشیاندا دەیان ئاسەوار و خشل و ئەم شتانە کەوا لە مۆزەخانەکانە گرنگیان پێدرێ لەگەڵ خۆیان بردوێتیان یا زۆر دوور نەڕۆین هەر لە شەڕی عێراق و ئێران لەوەچێ دەیان شتی ئێمە هەتا لەم ماوەی پێشوا ئەو بەردەشینەی بەردی کێلشین ئەوەی بردویانە ئێمە چۆن بتوانین ئەم ئاسەوارانە کە بۆ میلەتەکەمان سوود بەخشن و ئەتوان گرنگیان هەبێ بۆ ژیانی داهاتووینەوەکانمان چۆن بتوانین وەریان بگرینەوە یان چۆن بیسەلمێنین کە ئەمانە هی ئێمن بڵێ خۆی شوێنەوار کە مۆرکی وڵاتێکی وەرگرت ئێستا لە مۆزەخانەی لۆڤەر لە قاعەیەکی تێدایە لێ نووسراوە شوێنەوارەکانی عێراق واتە لەوێژ ناتوانم بڵێ ئەمە هی منە بەڵام خۆ ئەو سوودی لێ وەرەگرێ و پارەی گەشتیاری و چوونە ناوەکەی سوودێکە بەداخەوە کوردستان نەک هەر پێش ململانەکانی سەفەوی و عوسمانی بگرە پێشتریش ساسانی ڕۆمی و تا هەر حاڵەتێکی تریش کوردستان بەردەوام شوێنی ململانەی بوو هەتاوەکو ئەمڕۆژ ئەبینین ئێستاکەش ئێمە کوردستان لەژێر هەڕەشەی ئیقلیمی و ناخۆی بگرە چەند نیشتی تریش کە بۆ هیوایانی شەڵا بە قازانجی میلەتی کورد هەر گۆڕانکاریەکی ئیقلیمی و هەرێمی ڕۆدا سوودی هەبێت زەرێکی زۆرمان لەو بارەیە کردو یعنی بەشێکی زۆر لە پاژماوەکانی شوێنەوariەکان دوو نوع زەرمان کردووە نوعێکیان بۆ بکەوا لە دەستمان نەماون نوعێکیان تێکداون بەڵام ئەوەشمان لێ هات نەچێ بۆ نمونە هەر ئەو نمونەی بەڕێستان باستان کرد بەردی کێلەشین لەلایەن بەڕێز دکتۆر پرۆفیسۆر دکتۆر زیدان برادۆستیەوە کە توانی کۆپیەکی هاوشەیەک بەردی کێلەشین بێنێتەوە لە ناوچەی ئەسیدەکان دای بنێت ئەمە جێگی دەستخۆشیە بەڵام باوەڕم پێ بکە بەداخەوەڵێ مەگەر خودی بەردەکە لێرە بمایەتەوە نەبرایەتە وڵاتی دەوە ڕەنگە ئێستا شکابەوە نەشمانتوانین هە کۆپیەکی لێ وەرگرینەوە بۆیە ئێمە ناڵێم دوو نوع زەرەر دەکەین ئەگەر بمێنەوە دەڕوخێن و لەناو دەچن ئەگەر بژرێن دیسان لە دەستمان دەچن و ئومێدمان کاکشوان کاتی بەرنامەکەم تەواو بووە بەس شتێک کە ئێمە نەمان پرسی بێ و پێویست بکات جەنابتان ئاماژەیەکی وڵا دووبارە دەستخۆشیتان لێ یەکەم بێگومان ئەم بەرنامانە زەڕورن بۆی تاکی کوردی هۆشیار بێتەوە بزانێ پاژماوە شوێنەوارەکان گرنگن شتێکی
شتێکی سادەنین و ڕابردوویەک نین و ئیتر پێشوێخرێن بەڵکو ئەبنە گێردەڕێەوەی تەواوی ڕاز و نێنیەکانی ڕابردوو بۆ نەوەکانی داهاتوو بۆ هیوایم هەر کەسێک لەم هەرێمی کوردستانە پاشماوێکی شوێنەواری بەردەست کەوت بیگەێنێتە دەست مۆزەخانەکان لەلایەنە پەیوەنددارەکان یان لە هەر حاڵەتێکی نامۆی ڕوخاندن و تێکدانی پاژماوە شوێنەوەریەکان لایەنە پەیوەنددارەکان ئاگادار بکەن و دووبارە سپاس بۆ ئێوەش. سپاس دەکەین بۆ بەشداریکردن لە بەرنامەی باسوخواست. بینەرانی بەڕێز بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان تا بە گەیشتنەوەیەکی تر بەخوای گەورە میهرەبانتان ئەسپێرم هەر شاد و سەرکەوتوو بن خواتان لەگەڵ.